بینەران و بیسەرانی ئازیز لەم بەشەدا راپۆرتی ساڵی 2024 سەبارەت بە سزای لە سێدارەدان لە ئێران پێشکەشتان دەکرێت. ساڵی 2024 بەرزترین شمارەی لە سێدارەدان لە ئێران لە 17 ساڵی ڕابردوودا بووە. زیادبوونی بێوێنەی لە سێدارەدان لە ئێران، سەرکوتی بەرفراوان و پشتگوێخستنی نێودەوڵەتی ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران و ڕێکخراوی هاوپشتی دژی سزای لە سێدارەدان راپۆرتی هاوبەشی ساڵانەی خۆیان سەبارەت بە سزای ئێعدام لە ئێران لە ساڵی 2024 بڵاو کردەوە. ئەم راپۆرتە ڕەوتەکانی پەیوەست بە سزای لە سێدارەدان لە ئێران تاوتوێ دەکات و وردەکاری پەیوەست بە ژمارەی لە سێدارەدان، چوارچێوە یاساییەکان، تۆمەتەکان، شێوازی جێبەجێکردنی حکومەکان و دابەشکردنی جۆگرافیای ئەوان شی دەکاتەوە. بەپێی راپۆرتی ساڵانە سەبارەت بە سزای لە سێدارەدان لە ئێران، ساڵی ڕابردووی زاینی شایەتی زیادبوونێکی بێوێنەی سزای لە سێدارەدان لە ئێران بوو و لەم ساڵەدا لانیکەم 975 کەس لە ئێران ئێعدام کراون. ئەم ژمارەیە بەراورد بە 834 حاڵەتی ساڵی 2023 زیادبوونی 17% هەبووە و بەرزترین ژمارەی لە سێدارەدانی تۆمار کراوە لە زیاتر لە 2 دەی ڕابردوودا. ئەم زیادبوونە لە کاتێکدا ڕوویداوە کە حکوومەتی ئێران لە ژێر سەرۆکایەتی مەسعود پزیشکیان سەرڕای بەڵێنە چاکسازی خوازەکان خێرایی زیاتری داوە بە ڕەوتی ڕوو لە زیادبوونی ئێعدام. ئەم راپۆرتە نیشانی دەدات کە لە سێدارەدان لە ئێران بۆتە ئامرازی سەرەکی سەرکوتی سیاسی و کۆمەڵایەتی. مەحموود ئەمیری مقەدەم بەڕێوەبەری ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران لەم بارەیەوە دەڵێت ئەم ئێعدامانە بەشێکن لە جەنگی کۆماری ئیسلامی دژی خەڵکی خۆی بۆ پاراستنی دەسەڵات. ئەم راپۆرتە زانیاری تاوە سەبارەت بە دۆخی سزای لە سێدارەدان لە ساڵێکدا پێشکەش دەکات کە شایەتی مردنی سەرۆک کۆماری پێشوو، هەڵبژاردننی سەرۆک کۆماری نوێ، درێژکردنەوەی ئەرکی کومیتەی ڕاستی دۆزی نەتەوەی گرتوەکان و گۆڕینی راپۆرتێری تایبەتی مافی مرۆڤ لە ئێران بوو. لەم راپۆرتەدا گرنگی تایبەت دراوە بە دۆخی کەمینەکان و ژنان. 90% ئەوانەی کە بە تۆمەتی پەیوەندی لەگەڵ گروپە دژبەرەکان لە سێدارەدراون کورد بوون. لانیکەم 80 هاوڵاتی ئەفغانستانی لە ساڵی 2024 لە سێدارەدراون. لانیکەم 31 ژن لە ساڵی 2024 لە سێدارەدراون کە بەرزترین ڕێژەیە لە 17 ساڵی ڕابردوودا. 503 کەس بە تۆمەتی تاوانەکانی پەیوەست بە ماددە هۆشبەرەکان ئێعدام کراون. راپۆرتەکە داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکات کە فشاری زیاتر بخاتە سەر ئێران بۆ ڕاگررتنی ئەم ڕەوتە و هەروەها ڕەخنە لە لاوازی کاردانەوەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەگرێت.